بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ داوای لێبوردنەکەم چەند خولەکێک بەرنامەکە دواکەوت بەرنامەی ئەم شەومان لەگەڵ بەڕێز کاکەندرێن محەممەد سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان لەم بەرنمەیە مەبەستمە کۆمەڵێک پرسیار بکەم و وەڵامی کۆمەڵێک پرسیاری زۆر و گرنگ بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان وەربگرمەوە بەو پێی کە تەنها سبەی نیە تەنها ڕۆژی 24 ساعتی داهاتوومان لە بەردەستماوە دوای ئەواچینە ڕۆژێکی نوێەوە بۆ دەنگدان لەسەر سەربەخۆی کوردستان بەوە دەست پێەکەین پرسیارەکانمان ئایا ڕفراندەمی سەربەخۆی کوردستان دوا دەخرێت مەبەستمە پرسیاریەوە بکەم کە ئایا پێداویستیەکانی دەنگدان چییە؟ ئایا کارتی بایۆمەتری پێویستە ئەگەر دەنگ بدەیت؟ ئایا ڕێوشوێنی ئەنجامدانی دەنگدان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم بە کەرکووک و خانەخین و تەواوی ناوچەکانی دیکەوە کۆتایی هاتووە لە هەموو ڕوویەکەوە هیچ کێشەیەک نیە و هەموو بنکەکان ئامادەن بۆ دەنگدان؟ ئایا دەنگدانی ئەلکترۆنی بۆ دانیشتوان و کوردانی هەندەران و هاوڵاتیانی کوردستانی هەندەران ئەو کێشانەی هاتۆتە پێش هیچ هەوڵێک دراوە بۆ چارەسەرکردنیان و ئایا لە 24 ساعتی داهاتوودا هیچ ڕێنمایی دیکە و زیاتر ئەبێ بۆی هاوڵاتیان بزانن چۆن دەنگەدەن؟ من زیاتر ناڵێم. کاکەندرێن محەممەد سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان سڵاوتان لێبێ سوپاس بۆم دەرفەتە. یەکەم پرسیارم بۆ پرسیارە دەست پێکەم ئایا ڕفراندەمی سەربەخۆی کوردستان دوا دەخرێت؟ سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانی خۆشەویست. کۆمیسیۆن هەموو ئامادەکاریەکی تایبەت بە ئەنجامدانی ڕیفراندۆم لە ڕۆژی 25 ئامادە کردووە لە سەرانسەری کوردستانی عراق واتە هەموو ئەو پارێزگایانی کە لە ناو هەرێمی کوردستانە و ئەو ناوچە کوردستانیانەی لە دەرەوەی هەرێمی کوردستانە هەموو ڕێکارە هونەری و دارایی و کارژێڕیەکان ئامادەکراون و هەموو پێداویستی لۆجستیەکانیشی بۆ ئامادەکراوە. بەڵێ پرسیارەکەی منەوە بوو ئایا ڕێفراندەمی سەربەخۆی 25 ئەیلول دوا دەخرێت یاخود یەک چرکەش دوای؟ ئێمە هەروەک گەزانی بە فەرمانی سەرۆکایەتی تەکلیف لە کۆمیسیۆن کرا کە ئامادەکاری بکات لە هەفتی شەش کە تەکلیف لە کۆمیسیۆن کرا کە ئامادەکاری بکات بۆ ئەنجامدانی ڕفراندۆم. ئێمە پابەند بین بەو فەرمانە و هەموو ڕێکارەکانمان تەواو کردووە و تەنها 24 کاتژمێرمان لەبەردەستمایە بۆ دەستپێکردن بە دەنگدان لە هەموو بنکەکان. کەواتە هیچ کێشەیەک نییە لە بنکەکانی دەنگدان بۆیە جەختەکەمەوە مەبەستمە بۆ هاوڵاتیانی بڵین هەرێمی کوردستان ئەوان بە تایبەتەوانەی بڵین لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمن لە تەواوی ناوچە کوردستانیەکان بە کەرکووک و تەواوی شوێنەکانی تریشەوە هیچ کێشەیەکیان نییە و هەموو بنکەکان ئامادە کراون لە ڕووی ئەمنیەوە پارێزراون و هەموو پێداویستیەکانی دەنگدان لەوێ هەیە و ئەتوانن لە 25 ئەیلول لەگەڵ تاقی بەیانی و لە بەرەبەیانەوە ئیتر وردە بجوڵێن بەرەو سندوقەکانی دەنگدان. بەڵێ ئەمە هەموو پێداویستە لۆجیستیەکانمان ئامادە کردووە. پێداویستە لۆجیستیەکان ئێستا گەیشتینە ئۆفیسی پارێزگاکان و ئۆفیسی پارێزگاکان بە پێی پلانێک ئەو کەلوپەلانەیان بەسەر بنکەکانی دەنگدان دابشکردیە. تەمان دابشکردنی ئەو کەلوپەلانە بە یەک ڕۆژ ناکرێت، دائیمەن 2 ڕۆژ دەبا. ئەوانەی دەرەوەی شار دوورن ڕۆژێک و ئەوەی لە ناو سنتەری شارە ڕۆژێک. ئەو کەلوپەلانە بریتین لە سندوق و حبری پەنجەی دەنگدان و کارتی دەنگدان و لیستی تۆمارنامەی دەنگدان و هەندێک کەلوپەلی کە تایبەتە لە وێزگەکان. ئێمە ئەو کەلوپەلانە ئامادەکراینە. ئێستا لە سەرانسەری کوردستان لە بنکەکان ئەو کەلوپەلانە هەنا ئەو بێجگەلەوەی کە کارمەندی تایبەت لە بۆ هەموو بنکەکانی دەنگدان دانراون. ئەو کارمەندانە مەشقیان پێکراوە لەسەر پرۆسەی ڕیفراندۆم و هەروەها جیاکردنەوەی دەنگەکان و ڕەوانەکردنی ئەنجامە کۆتاییەکان بۆ ئۆفیسی سەرەشی بۆ داخلکردنی و ڕاگەیاندنی ئەنجامەکان. ئەوە بێجگەلەوەی لە چوارچێوەی چاودێری ئێمە ماوەیەکە چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی چەندین ڕێکخراوی تۆمارکراون بۆی بەر لەوەی بچینە سەر باسی ئەوە قسە لەسەر ئەوە کە زۆر هەواڵ و پروپاگەندە لەسەرەوە بڵاوەکرایەوە کە ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی ڕفراندەم جددینینەوە تا سندوقی دەنگدان نهاتۆ بۆ شارەکان و نەبراوە بۆ سلێمانی و نەبراوە بۆ لەبجە و نەبراوە بۆ خانەقین و گەرمیان و کەرکووک و نازانم ئەم شتانە زۆر باسەکرا. ئەمەوێت لە دەمی خۆتانەوە وەکو بەرپرسی یەکەمی کۆمیسیۆن ئەوەمان بۆ تاکید بکەیتەوە کە تەواوی پێداویستەکان گەشتۆتە بنکەکان و لە 25 مانگ دەنگدان ئەنجامەدرێت. یعنی ئەوەی لە کاری کۆمیسیۆن نزیک بی ئەوە بە تایبەتی ئێستا چەند ڕێکخراوێک لە گەرێمە چاودێری پرۆسەکە لە ئێستاوە دەکەن. ئەوان دەزانن کە کاری کۆمیسیۆن چەند جددی بووە
و چۆن ئامادەکاریەکی تۆکمەی کردووە و ئەو ڕێکارانەی کە دایناوە بۆ ئەو پرۆسەیە بەڵێ هەموو کەلوپەلەکان لە هەموو بنکانی دەنگدانن هەندێک ماوە لە ناو سنتەری شارەکان لە بەیانیەوە دەست دەکرێت بە دابەشکردنی دڵنیای هەموو دەنگدەران دەکەمەوە لە هەموو کوردستانی عێراق کە ڕۆژی 25 مانگ سەعات 8 بنکەکان دەکرێنەوە بۆ ئەوی مافی دەنگدانیان هەبێ و دەنجی خۆیان بدەن هەموو کەلوپەلەکان بە ڕێکارە هونەریەکانەوە بە چاودێرانەوە بە ڕاگەیانکارانەوە ئامادەکراوە کە ڕۆژی 25 مانگ بنکەکان دەکرێنەوە ئێمە دڵنیای دەدەین و کارەکانیشمان زۆر بەجددی بوون و خۆشبەختانە کۆمیسیۆن توانی لە ماوەیەکی زۆر قیاسی بەڕاستی کە ئەو ئامادەکاریە بکە خۆتان نەزان ئەو کۆمیسیۆنیش تازە دروست بووە و لەو ماوە قیاسی شتێکی تەحەدایەکی گەورە بوو بەڵام لێرەوە بەڕاستی دەستخۆشی لە هەموو کارمەندانی کۆمیسیۆنەکەم بۆ ئەوەی کە توانیان لەو ماوەیە کورتە بتوانین ئەو پرۆسەیە گەورەیە بگەینە ئەنجام و ئینشاڵڵە بە سەرکەوتووی تەواو دەبی. باشە کاکەندرێن بەنسبەت تیمەکانەوە هەر سەرچاوەیەک لە ناو کۆمیسیۆنەوە بە کوردستان 24 ڕاگەیاندبوو کە 136 تیمی چاودێری بڵین چاودێری بیانی و شارەزا لە بواری هەڵبژاردن و ڕاپرسی حەزوریان ئەبێت و 142 کەناڵیش ڕووماڵی پرۆسەی دەنگدانی سربەخۆییەکەن ئەم ژمارەیە هیچ ئەپدەیت بۆتەوە و کێن و لە چ وڵاتێکەوە دێنەوەی چاودێری پرۆسەکەکەن ئەو ڕێکخراوانەی بیانیانەی بە تایبەتی ئەوانە لە جنسیاتی جیاوازن زیاتر لە ئەوروپا و لە بەریتانیا و لە ئەمریکانە و چەند جنسیاتێکی عەرەبیشی تێدایەوەکەوەی لە ئوردن هاتینە ئەوانە لە هەموو بنکەکان تەواجودیان دەبی ئێمە ڕێنماییمان پێداون لەسەر ئەو بنکانێک کە دەیکەینەوە چونکە لەسەرمە پێویستە کە ئەو بنکانە لەبەر هەموو ئەوانە ئەو چاودێرانە بکەینەوە و ئازادیشن بۆ ئەوەی بچنە هەر بنکەیەک. بەڵێ پێشتریش پەرلەمانتاری بریتانی نەدیم زاویل هەر لە باسی ڕۆژ ئاماژەی بەوەدا کە پەرلەمانتاریرانی بریتانیا لە تەواوی پێکاتەکانی ناو پەرلەمان حەزوریان هەبێ بۆ چاودێری پرۆسەکە و دواتر نردنی ئەنجامەکان بۆ پەرلەمانی بریتانیا. ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم کاکەندرێن ئایا لە ماوەی چەندێکدا ئەنجامی دەنگدانی ڕفراندەمی سربەخۆیی ڕادەگەیەنرێت چ بەراییەکان چ کۆتایی؟ راپۆرتەکانی تیمی چاودێری لە بۆ ئێمە دێن طبعاً ئەوە بێزگەلەوەش ئەوە لە بۆ ئەو شوێنانە دەچن کە ئەوان لێیان هاتوون تایبەت بە پرسیاری بەڕێزت لەسەر ڕاگەیاندنی ئەنجامە کۆتاییەکان هەڵبەت هەژمارکردنی دەنگەکان لە بنکەکان ئەوەندەی پێناچی وەکی ئەوەی کە لە هەڵبژارنەکانی پێشتر دەکرا لەبەرەوەی تەنها بە بەڵێ و بەنەخێر جیا دەکرێتەوە بەڵام خۆتان زانن بنکەکانی دەنگدانی ئێمە دوورن هەر لە زاخۆ بگرێت تا خانەقی و مەندەلی و لە مووسڵ لە شنگال لەوانە بۆیە چاوەڕێ دەکەین بە ماوەی 24 کاتژمێر بتوانین ئەنجامە کۆتاییەکان ڕابگەین. بەڵێ هیچ ناوچەیەکی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم هەیە کە دەنگدانی تیا بەڕێوە نەچێت؟ ئەمە بەپێ ئەو خشتەی دابەشمان کردی هەموو ناوچە کوردستانیەکان مەشمولن تەنانەت ئەو ناوچانەی کە لەبەر هەر هۆیەک نەتوانرێت سندوقی لێدا بندرێ شوێنێکی بەدیلمان بۆ داناوە تەقیمی مەیدانی ئەمنی ڕۆژانە دەکەینە بۆ هەموو بنکەکانمان بۆ ئەوەی کەس مافی نەفەوتێتن و خەتەی بەدیلیشمان هەیە لە ئەو بنکانی کە نەتوانرێ بۆ منە لەبەر هەر هۆکارێک بکرێتەوە لە نزیکترین شوێن بنکەی تایبەتیان بۆ دەکەینەوە. طبعاً چەند زۆر دەنگدانمان هەیە دەنگدانی گشتیمان هەیە ئەوە بۆ ئەو دانیشتووی ئەو شار و شارۆچکانەنە دەنگدانی ئاوارەکانمان هەیە خۆتان نەزانن ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان ئێستا لە ناو شارەکان و لە ناو کەمپەکان هەیە بۆیە دەنگدان لە کەمپەکان دەبی دەنگدان لە دەرەوەی کەمپەکان دەبی بەنسبەت ئەو ئاوارانی کە لە ناو کەمپنینە دەنگدانی هێزەکانی پێشمەرگە دەبیتن لە سەکەناتە عەسکەری و لە سەنگەری خۆیان دەنگدانی خەستەخانە و بەندکراوەکان دەبی ئەوانە هەموو چەند جۆرە وێزگەیەکن کە دادەندرێن لە بۆ ئەو جۆرە دەنگدانانە. باشە کاگەندرێن سەبارەت بە پێداویستیەکان ئەو کەسەی ئەچێتە سەر سندوقی دەنگدان لەو وێزگەیی لەو ژوورەی کە دەنگی تیادا دەدات پێویستە چ شتێکی پێبێت و یەکێک لە نیگەرانیەکانی هاوڵاتیان ئەوەیە ئایا بۆ دەنگدان بۆ ڕفرەندەمی سربەخۆی پێویستیان بە کارتی بایۆمەتری دەبێت یاخودنا؟ پێویستیمان بە کارتی بایۆمەتری نییە چونکە ئێمە بۆ پرۆسێ ئیش ناکەین وە پرۆسێ ئیمەش نەبووە و ئامێریشتمان نییە بۆ بەکارهێنانی ئەو کارتە ئەلکترۆنیانە
لەسەر دەنگدەر ئەوەیە کە خۆی بناسیێنی لە بنکەکە کە ئەوە دەنگدەرە کە ناوی هەیە لە بنکەکە. ئێمە لیستی تۆمارنامەی دەنگدەرانمان هەیە لەسەر دەنگدەرەوە یەک لە بەڵگەنامەکانی پێوی بۆ نمونە نفوسیان جنسیە یان پەسەپۆرت بۆ ئەوی بڵێ بیناسینەوە کە ئەوە ئەو دەنگدەرەیە و وەڕێ پێ دەدرێ دەنگ بداتن. کەواتە یانە بێت نفوسی پێبێت ئەوەی پێوترێت بڵین تەسکەرە ئەو هەویەی ئەحوالی مەدەنی پێبێت یاخود شەهادە جنسیە یاخود پاسپۆرت. بەڵێ ئەو بەڵگەنامانە زەرورن پێوی بۆ ئەوی دەنگدەرەکە بناسینەوە و دەنجی خۆی هەر یەکێک لەمانی پێبێت. نا یەکەی پێبی و زۆر گرینگە بە تایبەتی ئەو دەنگدەرانەی کە هەمان ئەو بنکانەی ساڵی 2014 بەکاردێنین واتە ئەو دەنگدەرانەی کە ینی هەمان لە ساڵی 2014 لە بنکەیەک دەنگیاندا ئەوە هەر لە هەمان ئەو بنکانە دەنگەدەن تامان بێزگە لە ئاوارەکان ئەوانە لە شوێنی خۆیان نەماینە ئەوانە لە کەمپەکان و لە چەند شوێنێک لە ناو شارەکان بنکەیان لەو دەکرێتەوە لە ڕێی دەنگدانی مەرزدار دەنگە. باشە بەنسبەت ئەو هاوڵاتیانەی بۆ نمونە لە سلێمانی دانیشن دەنگدانی لە هەولێرە لە سلێمانی دانیشە دەنگدانی لە کەرکووکە لە هەولێر دانیشە دەنگدانی لە خانەقینە ئایا هەمان ڕۆژ ئەتوانن بەڕێ بکەون واتە هاتوچۆی نێوان شارەکان ئەمێنێت لە کاتی دەنگدان پلانی ئەمنی ئەرچی وەزار بەڵێ زاریەکەم پلانی ئەمنی ئەرچی وەزارەتی ناوخۆیە کە بە سوپاسەوە لە هەموو کردارەکان و ئێستاش ئەرچی پاراستنی هەموو بنکەکانیان نەدەستا تاوەکو ئێستا ئێمە ئاگادار نەکرانیەوە لەوەی کە بۆ نمونە منعە تەجەول بیتن بۆیە ئەو کەسانە دەبی بچنەوە بنکانی خۆیان دەنگ بدەن لەبەرەوەی ناویان لەوەیە ئەوە ئەگەر ویستبی بۆ نمونە هاوڵاتیەک یان یەکێک هەولێرە لە سلێمانیە دەوێت تا لەوێ دەنگدا مەفروض لە کاتی نوێکردنەوەی تۆماری دەنگدرا ناوی خۆی نەقل کردووە بۆیە دەتوانی بێتەوە لە شوێنی خۆی دەنگ بدات. باشە واتە ئەگەر ئەبێ ڕۆژێک پێشتر لەوێ ئامادە بێت ئەمە کەی بۆ دەنگدەرانی یەکلاکەنەوە وەکو ڕێنمایی و ئاگەڕێنمایەکان ڕێنمایەکان ڕوونن قەدەغیات شۆ بێ یاخودنا بەڕاستی مەسەلەی وەک باسم کرد من قەدەغەی هاتوچۆ ئەوە دەگەڕێتەوە سەر بڕیاری بەڕێز وەزیری ناوەخۆ و ئەو لزنەی کە دروست بووە لە بۆ پاراستنی ئەمنیەتی ڕیفراندۆم بەڵام وەک باسم کردتاوە کە ئێستا ئێمە ئاگادار نەکراینەوە لەو مەسەلا بەنسبەت ئەو دەنگدەرێک کە بۆ نمونە لە شارێکە دەنگدان لە سەعات 8 بەیانی تا سەعات 6 ئێوارەیە دەکرێت لەو ماوەیە دەرفەتی وەربگری و بێدەنجی بداتن یعنی دەتوانین لە عینی ڕۆژ بێ ئەو کات لە هەمان ڕۆژ باشە بەنسبەت ڕێنماییەکانەوە لە راپۆرتێکی کوردستان 24 لە کەرکووک ئاماژە بەوە درا کە هەندێک وەکو پێویست بڵین لقی کۆمیسیۆن لە کەرکووک ڕێنماییەکانی بۆ هاوڵاتیان ڕوون نەکردوێتەوە و باس نەکراوە و بەرچاوڕوون نییە بەرچاوڕوونی پێویست لای هاوڵاتیان نییە ئەم کێشەیە چۆن چارەسەرەکەن هیچ کێشەیەکمان نییە تەنها یەک جیاوازی بنکەکانی دەنگدانی کەرکووک و مووسڵ لەگەڵ بنکەکانی دەنگدانی بابرێن هەولێر و دوهۆک سلێمانی هەڵەبجە ئەوەیە ئەوان لەسەر ئاستی وێزگە نییە واتە ژمارەی وێزگە نییە لەوێندەران بنکەمان داناوە بۆ نمونە لە هەولێر بۆ نمونە ئەگە قوتابخانەیەک بی 4 وێزگەی تێدا لەوێ بنکەیەک دادەندرێ بەڵام سندوقی تەواوی پێدەدرێ لەسەر ئاستی بنکەکە دەبیتن ئێمە لە کەرکووک نزیکەی 243 بنکەی دەنگدانمان هەیە دابەشکردنەکەی بەیانی کەلوپەلەکانی دابەشەکرێ بەسەر بنکەکان کارمەندانی بۆ دامەزراوە و پاراستنی بنکەکانیش لە ئەرچی هێزەکانی ئەمنی وەزارەتی ناوخۆی. باشە کاکەندرێن مەبەستمە ئەو خاڵەیەک جاریتر ڕوونی بکەیتەوە بۆ بینەران ئەو دەنگدانی لە 2004 دەکراوە لە چ بنکەیەکی دەنگدان بوو بێت بۆ ئەم جارەش ئەو هاوڵاتیانە لە هەمان بنکەی دەنگدانە بن؟ بەڵێ دابەشکردنی لیستی تۆمارنامەی دەنگدەران بەپێی هەمان ئەو دابەشەی 2004 دەبە واتە بۆ نمونەگەرم لە 2004 لە قوتابخانەیەک دەنگم داوی دەستمەوە عینی قوتاب بەمەرجێک ئەمن لە ماوەی تۆماری نوێکردنەوەی تۆماری دەنگدەران شوێنی خۆم نەگۆڕیبی بەڵام بۆیە دەتوانم بگەڕێمەوە ئەمە هەمان ئەو بنکەی ئەوەی 2004 باشە پەیامنێری کوردستان 24 ئاوارە هەورامی لە یۆتۆبۆری لەگەڵ دوو خێزان قسەیە کرد خێزانێکیان وتیان بەبێ کێشە دەنگمان داوە و دڵخۆش بوون خێزانێکیان هەندێک نیگەران بوون ئەیانود ناوەکان داخل ئەەکەین ژمارەکان بە عەرەبی یاخود بە ئینگلیزی داخلەکەین و کێشەمانەیە و تا ئێستا نەمانتوانیوە دەنگ بدەین بەنسبەت دەنگدانی ئەلکترۆنی بۆ دانیشتوانی هەندەران و ئەوانەی لە دەرەوەی کوردستان ئەژین کێشەکانیان چۆن چارەسەرەکەن ئەبێت پەیوەندی بەکوێوە بکەن طبعا ئەمە تیمێکی 15 کەسیمان دانایە زیاتر لە 10 ژمارەی تەلەفۆن بە ڤایبەر و واتسئاپ و زیاتر لە 10 ئیمێلمان داناوە لەسەر موقعی کۆمیسیۆن بڵاومان کردەوە بۆ یارمەتی ئەو خەڵکە بدەن و
بەردەوام کارەکەن تەنانەت ئەوانە شەوانیش لێرەنەوە لەبەر جیاوازی کاتی ئەو وڵاتانە لەگەر کوردستان ئەوانە یارمەتی ئەوانە دەدەن بەڵام دەبی ئەوە بزانین کە کۆمیسیۆن بەڕاستی بۆ یەکەم جارە تەجروبەیەکی سەرکەوتووی بەکارهێنا لە دەنگدانی ئەلکترۆنی کە نەبوو نوێنەی بەڕاستی لە پێشتر ئەو سیستەمە کە دروست بووە بەڕاستی لۆ ماوەی 3 ڕۆژ دەرفە دەدرێتە خەڵکە دەنگدەواتە 24 مانگ 25 مانگ لەوانەیە لە بیدایەتی هەوڕۆکە کە دەستی پێکرد لۆ دەچی زۆر لەسەر ئەو سێرڤەرە هەبوو کە تایبەتە بە دەنگدانی دەرەوە بەڵام معالەزە دەکرێت تیمێک خەریکینە و لەو چەند ڕۆژەشدا دەبینی ئەو کێشانە کەم دەبن ئەوەی بوو بەڕاستی لە کاتژمێرە سەرەتاییەکان تۆزێک لۆدێکی زۆر هەبوو ئێستا ئەو لۆدە نەماوە خەڵک دەتوانانی بە ئاسان بەڵام بەمەرجێک ئەو کەسە دۆکمنتەکانی تەواوبی چکە ئەگەر لۆدیش نەما یەکێک دۆکمنت تەواو نەبی ناتوانانی دەنگ بداتن دەبی ئەو دۆکمنتانە بە تایبەتی هەبوونی جنسی عێراقی زۆر گرینگە هەبوونی جنسی عێراقی زۆر گرینگە ژمارەی جنسی عێراقیەکە داخلەکە لەگەڵ ناوی سیانی و لەگەڵ ساڵی لەدایکبوونی ئەو کاتی سیستمەکە دەکرێتەوە لە بەردەمی و دەتوانی دەنگ بدا کێشت هەیە لەوەی کە ژمارەکان بە عەرەبی یاخود بە کوردی بە ڕێنووسی ئینگلیزی یاخود بەو شێوەیە داخل بکرێ ڕێنمایەکان نووسراون بە ئینگلیزی داخل نەکە یعنی بە عەرەبی داخلکە باشە چۆن دڵنیایانەکەن لەبەرچی ئەمە نینە ئەوەماندانەوە با ئەو ڕوونکردنەوە بدەم دەنگ و مافی دەنگدانی نافەوتێت لە تاراوگە بەڵێ بەڵێ ئێمە نینە کە لەبەرێ ئەو داتابێسی لامانە ئەوەی تایبەتە بە جنسی عێراقی ژمارەکانی بە پیتی عەرەبی نووسراون نەک بە ئینگلیزی بۆی ماچ بکرێ مطابقە بکرێ پێویستە بە هەمان شێوە بیتن هەتا ناوەکەی بدۆزیتەوە و لە قۆناغی یەکەم تێپەڕیتن بۆ قۆناغی دووەم کە دەنگەدا تا ئەم ساتە کاکەندرێن جەنابتان وەکو سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان تا ئەم ساتە چەند کورد بە شێوازی ئلکترۆنی لە هەندەران و دەرەوەی وڵات دەنگی داوە ئەو راپۆرتەی گەیشتە من سعات دوی نیوڕانە بوو متابعەم نەکردەوە ئێستا دوی نیوڕانە بوو نزیکەی 5,000 کەس دەنگی دابوو لە تەواوی وڵات بەڕێگەی ئلکترۆنی بەڵێ هەتا دەوری سعات ئەو تقریرە سعات دوو گەیشتە من هەستەکەم سعاتێک پێشتر وەرگیرابی یعنی لە ناوەڕاستی ئەوڕۆ نزیکەی سەرەتایی بابرێن ڕۆژی 23 مانگ 5,000 کەسێک دەنگیدا کاکەندرێن پرسیارێکی دیکەم بە نامەیەک بواتە بوو ئەڵێت ئایا لە ناو کوردستان یاخود لە باشووری کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێم بە هیچ شێوەیەک دەنگدانی ئەلکترۆنی هەیە؟ نەخێر دەنگدانی ئەلکترۆنی لە سنووری عێراق نییە لەبەرەوەی ئەو وێبسایتانی کە ئیشەکە لەسەری قەپات کراون لە کوردستان و ئەو بەرنامجەدان دراوە بە پێی ئەو ڕێکارانی کۆمیسیۆن داینایە تایبەتە بەو دەنگدارانەی کە لە دەرەوەی کوردستان باشە دەنگدان بۆ ڕێفرەندەمی سەربەخۆیی لە ئەم چوار پارێزگایەی باشوور لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیش بە یەک بازنە ئەبێت بەپێی ئەو فەرمانی سەرۆکایەتی کە بە ئێمە گەیشتە بەڵێ هەر بەڵێ و نەخێر کە زیاتر بوو بە 50 زائیدێک ئەو ڕیفراندۆمە بە سەرکەوتووی دادەنرێت باشە مەبەستەوە هەڵبژاردن نیە سنوورەکان دیارکراوی بەڵێ یەک بازنە دەبیتن بەڵێ یەک بازنە بەڵێ بەنسبەت مەبەستمە پرسیارێکی دیکە لەسەر چاودێرەکان بکەمەوە ژمارە ئەو چاودێرانەی تا ئەم ساتە ئامادەیی خۆیان پیشانداوە و هاتوون ڕێکارەکانی ڕێکارە یاسایەکانی چاودێریکردنیان تەواو کردو ژمارەیان دەگاتە چەند کەس یاخود چەند تیم یعنی زیاتر لە 140 ینی بدقیقم لەبەر نازانم ئەو دێمەی بەڵام تیمی چاکن و زۆر بەشیان چاودێریان کردووە لە زۆر وڵاتان تایبەتمەندن بە چاودێری پرۆسەکانی ڕیفراندۆم و هەڵبژاردن و بەڕاستی تەقاریریان جێی اعتیبار دەبی لە ناو مجتەماعی دەولی و هەروەها ئێمەش ئیسفادە دەکەین لە تێبینیەکانیان لە دوای پرۆسەکە باشە کاکەندرێن دواپرسیارم هەر سەبارەت بە بڵین ڕێفراندەمی سەربەخۆیی و ئەنجامدانی ڕێفراندەمی سەربەخۆیی ئێوە ڕێنماییەکانتان لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە یاخود با پرسیارەکەم وا بکەم داواکاریتان لە کەناڵەکانی ڕاگەیاندن چییە بە تۆڕە کۆمەڵایەتەکانیشەوە لەم 24 کاتژمێرەی کەماوە بۆ ئەوەی هەمووان بەرچاویان ڕوون بێ بۆ دەنگدان
زۆر بە کورتی سوپاس دەکەم. جاری یەکەم میدیاکاران و هەموو دەستگاکانی میدیا هاوکار و شەریکی خۆمانیان نەزانین ئەوانە زۆر گرنگن لە دوو پرۆسە لە گەرەمە هاوکار بن یەکەمیان لە گەیاندنی ئەو مەسیجانی کە کۆمیسیۆن هەیتی دومیشان لە چاودێریکردن ئێمە بنکەکانی دەنگدان لەبەر دەم میدیاکاران دەکەینەوە بۆی چاودێری پرۆسەکە بکەن بۆیە هیوادارم کە هاوکار بن لە گەیاندنی پەیام و مەسیجی کۆمیسیۆن بە شێوەیەکی ڕاست و دروست لە هیچ سەرچاوەیەکی کە پەیام نەگوازنەوە تەنها لە ئۆفیسی سەرەکی کۆمیسیۆن کە تایبەتە بە بڕیاردان ئەوە زۆر گرینگە چونکە زۆر جار لە هەندێک پرۆسەکان دەبینین هەندێک مەسیج بڵاو دەکرێتەوە دوورە لەو مؤسسەیە ئەوە هاوکار بن دقیق بن زۆر وریا بن لە نەقلکردنی ئەو مەسیجانی کۆمیسیۆن و ئەوش هاوکاریەکی زۆر گەورە دەبی هەم بۆ کۆمیسیۆن و هەم بۆ دەنگدەران و بۆ تەواوی پرۆسەکە. بەڵێ زۆر سوپاس بۆ کاکەندرێن محەممەد سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان سوپاس بۆ زانیاری و ئەو داتایانەی کە بۆ بینەرانت خستە ڕوو. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی ئەزیز مەبەستمە بەرنامەکە بەوە کۆتایی پێبێنم ئەمڕۆ عوسمان بایدەمیر وتەبێژی پارتی دیموکراتی گەلان هەدەپا بۆ سەرۆکی پەرلەمانی تورکیا و لە ناو پەرلەمانی تورکیا وتی ئەمڕۆ باس لە یەکپارچەیی و سەروەری خاک و ئاشتەوایی دەکەن لە ڕای خودا و محەممەد و عیسا و عەلی و هەرچی ئێوە باوەڕتان پێ هەیە لە خۆرهەڵاتی ناوەڕات سەقامگیری هەیە ئاشتی هەیە چۆن بۆ فەڵەستین و قەتەر مافێکی ڕەوایە بۆ کوردیش وەکو شیری دایک ڕەوا و یاساییە هیچ کەس و هێزێک ناتوانێت ئیرادەی گەلێک وەرنەگرێت و بە هەندی وەرنەگرێت وەک چۆن ئێوە گەورەی نەتەوەی خۆتانتان هەیە ئێمەش گەورەی نەتەوەی خۆمانمان هەیە. بەڵێ بینەرانی ئەزیز گرنگترینەوە قسانەی کە هەندرێن ئاماژەی پێدا وتی هەموو ئامادەکاریەکان کراون و وتیشی پێویستان بە کارتی بایۆمەترینیە بۆ دەنگدان ڕێزیات گارفایە خوستافەکەم لە سلێمانی و لاولێر قبول بکەن بەخوای گەورەتانە سپێرم ماڵی ئێوە و کوردستانە میشاوەدان بێت.